بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بارودۆخی کۆچبەرانی هەرێمی کوردستان لەسەر سنوورەکانی وڵاتی بیلاڕوسیا و پۆڵەندا لە دۆخێکی خراپدا ئەمڕۆ بەلێشاو کۆچبەران لە پایتەختی بیلاڕوسیا و بەرەو سنوورەکانی پۆڵەندا ڕۆشن بە ئامانجی گەیشتن بە وڵاتانی یەکێتی ئەوروپا بەڵام لەلایەن سوپای پۆڵەندا و پۆلیسی پۆڵەندا ڕێگریان لێکوە کە بچنە ناوخاکی ئەو وڵاتەوە و گەن بە وڵاتانی ئەوروپا. لە بەرنامەی ئەمڕۆ باز لە دۆخی پەنابەران لەسەر سنوورەکانی بیلاڕوسیا و پۆڵەندا دەکەین و لەوێشەوە چەند پەنابەرێک وەردەگرین لەگەڵمان. هەزاران کۆچبەر کە زۆرینەیان کوردن و ماوەی چەند مانگێکە لە سەر سنوورەکانی پۆڵەندا لە بیلاڕوسیا ماونەتەوە. ئەمڕۆ بەڕێپێوەن بەرەو سنوورەکانی پۆڵەندا بەڕێکەوتون و حکوومەتی پۆڵەنداش هەزاران سەربازی لەسەر سنوورەکانی بۆ ڕێگەریکردن لە کۆچی نایاسایی بۆ وڵاتەکەی کۆ کردووەتەوە و باری لە ناکاوی لە وڵاتدا ڕاگەیاندووە. ئەو کۆچبەرانی کە لە بیلاڕوسیاوە بەرەو پۆڵەندا بەڕێکەوتون ژن و منداڵیان تێدایە و لە دۆخێکی تەواو خراپدا بوون. بەیانی ئەمڕۆ لە ناوچەی گرودیای بیلاڕوسیاوە بە پیادە بە ڕێگەی خێرا و ڕۆ و دەروازی نێودەوڵەتی بروزگی نێوان بیلاڕوسیا و پۆڵەندا بەڕێکەوتون. دەستەی باڵای پاسەوانی سنووری بیلاڕوسیا ڕایگەیاندووە ئەوانەی بە ڕێپێوان بەرەو سنووری پۆڵەندا بەڕێکەوتون. هەزاران کەس دەبن. ڕێگاگرتن و ڕوبەڕووبوونەوەی هەزاران کەس لەلایەن پاسەوانی سنووری پۆڵەنداوە زۆر زەحمەتە. ئێمە پاسەوانی سنووری پۆڵەندامان لەوە ئاگادار کردووەتەوە کە هەزاران کەس ڕۆ و سنوورەکانیان دێن. وەک لە گرتە ڤیدۆیەکاندا دەردەکەوێت و لە ناو ڕێپێوانەکەوە بۆ پەیام نێردراوە هەزاران کۆچبەر لە بیلاڕوسیاوە ڕۆ سنوورەکانی پۆڵەندا دەڕۆن و کۆچبەرەکان ژن و منداڵیان تێدایە کە ئەو کۆچبەرانە ماوەیەکی زۆرە لە جەنگەڵەکانی بیلاڕوسیا ماونەتەوە و بە هۆی چڕی جەنگەڵەکان و کەش و هەوای ساردی ئەو وڵاتەوە مەترسی لەسەر ژیانیان هەبوو. ژمارێکی زۆر لەو کۆچبەرانی کە ئێستا لە سنوورەکانی نێوان بیلاڕوسیا و پۆڵەندان هاوڵاتی هەرێمی کوردستان و عێراق و بە شێوەیەکی ڕەسمی ڤیزای بیلاڕوسیان وەرگرتووە بە مەبەستی ئەوەی لە سنوورەکانی ئەو وڵاتەوە بە شێوەیەکی نایاسایی بچنە سنوورە ڕەسمیەکانی یەکێتی ئەوروپاوە. وەرگرتنی ڕێژەیەکی زۆری ڤیزای بیلاڕوسیا و کۆبوونەوەی کۆچبەرێکی زۆری هەرێمی کوردستان و عێراق لە سەر سنوورەکانی وڵاتە لەگەڵ پۆڵەندا وای لە حکوومەتی ناوەندی عێراق کرد کە کۆنسوڵخانەکانی ئەو وڵاتە لە هەرێمی کوردستان و عێراق دابخات و وەرگرتنی ڤیزای ئەو وڵاتە بوەسێنرێت. کۆچکردن بۆ ئەوروپا لە ئێستادا گەرمترین پرسی سیاسی و مرۆییە لە وڵاتانی ئەوروپا و بە لێشە و بە چەندین شێوازی نایاسایی کۆچبەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوەڕاستوی ئاسیا و وڵاتانی ئەفریقاوە ڕوو لە ئەوروپا دەکەن. هاوڵاتیان هەرێمی کوردستانیش بە هۆی خراپی دۆخی ئابووری و نەبوونی کار و دابەژنەکردنی موچە و دانەمەزراندن پاش تەواوکردنی خوێندن ڕێگای پڕمەترسی کۆچکردن بەرەو ئەوروپا دەگرنە بەر و لەو ڕێگایشدا سەدان هاوڵاتی کورد گیانیان لەدەستداوە و بەشێکیان بێسەر و شوێن بوون. بە پێو ئامارانی کە فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراق بڵاوی کردوێتەوە لە سەرەتای ئەم ساڵ تا سەرەتای مانگی ئەیلول 37250 کۆچبەر لە هەرێمی کوردستانەوە ڕوویان لە وڵاتانی ئەوروپا کردووە. هاوکات 10 کۆچبەری هەرێمی کوردستان لەو ڕێگەیەدا گیانیان لەدەستداوە و 12 کۆچبەری دیکەش بێسەر و شوێنن و هیچ زانیاریەکیان لەسەر نییە. فیدراسیۆنی سەرانسەری پەنابەرانی عێراق ڕاشی گەیاندووە ئەو ڕێگا و هۆکارانی کۆچبەران بۆ گەیشتن بە ئەوروپا دەیگرنە بەر تەواو پڕ مەترسین. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە تۆی سەرەکی مانداری بەڕێز پشدەر بابەکردن و سەر ڕۆژنامە نووسمان کرد وەروەها دواتریش چەند کۆچبەرێک لەگەڵمان دەبێت سەرتا بچینە بیلاڕوسیا. کاک دانیار بەختیار لەگەڵمانە. کاک دانیار سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر باسێکی دۆخی کۆچبەرانمان بۆ بکەی لە بیلاڕوسیا و لەسەر سنوورەکانی لەگەڵ پۆڵەندا. زۆر سپاس ئاگەمراگی بەڕێزی چخۆش لە بەکردنەوەیدان. بەڵێم ئێستا حال لە حدودی بینی سیمی بینی بیلاڕوسیا و پۆڵەند کە لە بەیانیەوە ڕێگریمان لێکراوە نایڵم چینە ئەو دیەوە زیاد نزیکەی لەم کاتەیە 2,000 نەفەر کۆچبەر هاتوۆتە ناو حدودەکەەوە. بارودۆخمان هیچ سەرمایە
یعنی هیچ بە هیچ شێوەیەک وەزعیەرە باش نییە مناڵمان لەگەڵایە مناڵ یەک مانگ دوو مانگ سێ مانگ حتا ئەوەی کە لە زۆر شتیاکە بڵم کاتە مەجموعەیەکیان خواردن و ئاوی شارەی بڕاوە جێگەی خەویشیان نیە و حدودی پۆڵنداش گازی فرمێزەرەشەش ژێن بەسەرماندا هێزێکی زۆر زۆریشان هێناوەتە سەر حدودەکان. باشە کاک دانیار سەبارەت بۆی کە بۆچی وابڕیار بوو کەلێشایە دروست بکرێ بڕۆن بۆ پۆڵەندا هێزی زۆر کۆکرابەوە کە نەتوانرات ئێوە داخلی پۆڵەندا بڕۆن و ببن و دواتر بڕۆن بۆ وڵاتانی ئەوروپا؟ نایڵند داخلی گەڕانەوەشمان ڕێی ژیراوەوە چەند کۆچبەرێکی زۆر زۆریش لە حدودی بێلاڕوسیا لە سەرەتا سیمی یەکەمەوە نایڵند داخڵ بن نزیکەی 800 نەفەرە بن کە تا ئێستا هەڵمان بێگەشتووە ئەڵێن گەربیان دیپۆرتەکرێنەوە گەڕێنەوە. بەڵێ ئەی پێشێرکاری هەیە بەرامبەر کۆچبەرە هەم لەلایەن بیلاڕوسیا هەم لەلایەن پۆڵەندا باز لەو دەکرێت کە ئێستاەوە لە سنووری هاوبەشی نێوان هەردوو وڵاتن وایە؟ پێناگەم بەڵێتن بەڵێ سەبارەت بە پێشێلکاری هەیە لەلایەن پۆلیسی بیلاڕوسیا و پۆڵەندا کە ئێوە لەسەر سنووری نێوان هەردوو وڵاتن ئێستا؟ بەڵێ سەبارەت بە پێشێلکاری لەلایەن پۆلیسی بڵین هەردوو وڵاتەوە بەرامبەر ئێوە هێزی هەردوو وڵاتەوە؟ بەڵێ کاک دانیار وتم سەبارەت بە پێشێلکاری بەرامبەر ئێوە پێشێلکاری بەڵێ هەیە کاک دانیار بەڵێ دواتر ئەگەر هاوکارەمان کاک دانیارمان بۆرگنەوە مامۆستا پشتدەرچەناویشت بەخێربی دەمەوێت بۆ چوونی بەڕێزت بزانم سەبارەت بە و کۆچێکی ئێستا دروست بووە بە تایبەت بە دیاریکراوی بڵین خەڵک لە ڕوو لە بیلاڕوسیا دەکات بۆی کە بگات بە وڵاتانی ئەوروپا و بەریتانیا. زۆر سپاس بۆ دەرفەتە بەڕاستی ئەو دیمەنەی کە دەیبینێ ئینسان ناتوانێت لە بەرامبەریە یعنی بێدەنگ بێ دیمەنێکە کە بەڕاستی بەمانای کەلیمە تراجیدیایە و بەمانای کەلیمە لە دۆخێکی کارە ساتباردان و لە دۆخێکی ناڕەحەت و ناخۆشدان بەدیدی من ئەمەی هێندەی لە کۆڕە و دەچێت لە ڕۆشنی بە کۆمەڵی خەڵکی هەرێم دەچێت هێندە لە کۆچێکی طبیعی ناچێ ئەمە بە لێکدانەوەی ئێمە جۆرێکی ترە لە پیشاندانی ناڕەزایەتی خەڵک بەرامبەر بە سیستمی سیاسی بە ناڕەزایەتی بە سیستمی سیاسی تەمان ئەم دەسەڵاتە سیاسیە کە ئێستا لە حکوومەتی بەدەستە و حکومڕانە کۆمەڵە ناڕەزایەتی زۆری بەرامبەر تاقیکرایەوە لە خۆپیشاندان لە ناڕەزایەتی خەڵک لە مانگرتن لە ناڕەزایەتی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان لە بایکۆتی هەڵبژاردن و ئینتیخابات لە بەشداری نەکردنی خەڵک لە دەنگداندا لە دەنگنەدان بە حیزب دەسەڵاتدارەکان و دوا هەمین شێوازی ناڕەزایەتی خەڵکیش بۆ ئەوەی بیسەلمێنە کە بەم سیستمی حکومڕانیە بەم دەسەڵاتە ڕازینە ئەم شێوازەی لە کۆچی بە کۆمەڵی گرتۆتە بەر کە دەیەوێ ڕای گشتی جیهانی تێبگەێنێ و ڕای گشتی بۆ دروست بکە کە ئەوان بەم دەسەڵاتە ڕازینین لە ڕاستیدا یعنی ناکرێ وڵاتێکی 5 ملیۆن کەسی بە 500,000 بەرمیل نەوت ئەمە دۆخی بێ 500,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەناردە بێ بەڵام ئەمە دۆخی بێ یعنی ناکرێت تۆ بڵێ ئەم کۆچبەرانەی کە ئێستا ڕەقدەبنەوە لە وڵاتێکەوە هاتوون 45 ملیار بەرمیل یەدەگی دڵنیایی هەیە یعنی 45 ملیار بەرمیل یەدەگی هەیە و 5 تریلیۆن پێ سێجا غازی سروشتی هەیە و زەی گەورە و زەی بچووکی هەیە و نزیکەی 10 ملیۆن دۆنم زەوی کشتتوکاڵی دێم و بەراوی هەیە و 30 ملیۆن تەن ئاسنی هەیە و دەواازەی نێودەوڵەتی 5 بۆ 6 دەواازەی نێودەوڵەتی گەورەی هەیە و یەکێکیان برایم خەلیلەکە بە یەکێک لە پڕداهاترین دەواازە سنوورەکانی دادەندرێت لە ناوچەکەدا یعنی کۆچکردن لە وڵاتێکەوە 45 ملیار بەرمیل یەدەگی دڵنیایی هەبێنەوت لە وڵاتێکەوە 5 تریلیۆن پێ سێجا غازی سروشتی هەبێ لە وڵاتێکەوە 10 ملیۆن دۆنم زەوی کشتتوکاڵی شیاوی هەبێ لە وڵاتێکەوە ئاوی شیرینی ساڵانە 30 ملیار مەتر سێجا بێ لە وڵاتێکەوە 5 بۆ 6 دەواازەی نێودەوڵەتی و 2 فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەبێ یعنی نازانم
ئەم کۆچە بەدیدی من ئەگەر دەسەڵاتی سیاسی شکستی نەهێنابێ نابێ خەڵک لەم دۆخە ئابوووریەدا بژی هەرچەندە من پێم وایە هێندەی ئەمە ناڕزایەتی سیاسی هێندە ناڕزایەتی ئابووری نییە چونکە بیرمان نەچێ ئەم هاوڵاتیانەی کە ئێستا لە بیلاڕوسیان و لە وڵاتانی تریشن پارەیەکی ئەوتۆ خەرج دەکەن هێندە پارە خەرج دەکەن کە بەو پارەیە بتوانن بزنسێکی بچووک لە کوردستانە بکەن بەڵام بۆ نایکەن لەبەرەوەی سیستمی سیاسی لە کوردستانە بەدڵی ئەوان نییە ئەوان هەموو ڕێکارێکی مەدەنیان تاقی کردەوە بۆ گۆڕینی ئەم سیستمی حکومڕانیە نەگۆڕدرا ئەوان هەموو شێوازێکی ناڕزایەتیان پیشاندا دوجار بێئومێد بوون ئەمە بێئومێدی گەورەیە ئەم بێئومێدیە بەری پێنەگیرێ هەموو لایەنەکان بە بەرپرسیارەتیەوە مامەڵە نەکەن لە نەورۆزی داهاتوو لە بەهاری داهاتوودا لێشاوەکە گەورەتر دەبێت بیریشمان نەچێ ئەم لێشاوە تەنها لە بیلاڕوسیا نییە ڕاستە بیلاڕوسیا ئێستا بۆتە چەقی پیشاندانی ناڕەحەتی کۆچبەرانی کورد لە گەیشتن بە ئەوروپا بەڵام بەقەدەر بیلاڕوسیا و زیاتریش لە تورکیان بەقەدەر بیلاڕوسیا و زیاتریش لە کەمپەکانی لاتیڤیا و لیتوانیادان بەقەدەر بیلاڕوسیا و زیاتریش لە کاڵاس و دانکیخن لە فەڕەنسا و کە چاوەڕی پەڕینەوە دەکەن سێ ئەوەندەی ئەوانەی لە بیلاڕوسیان لە وڵاتانی تر داوای مافی پەنابەریتیان کرد و داواکاریەکانیان ڕەتکراوەتەوە لە دۆخێکی خراپی دەرونیدان لە چارەنووسیان دیار نییە نازانن دیپۆر دەکرێنەوە یا مافی پەنابەریتیان پێدەدرێ لەبەرەوە کۆچبەرانی کورد کۆچبەرانی کورد لە باشووری کوردستانە تەنها یعنی ئەوانە نین کە ئێستا لە بیلاڕوسیان سپاس دەکەم دۆتەگرێم وڵای پەرست کۆمەڵێک لێدوانی کۆچەبەرانمان هەیە کە کاک کۆمەجیدی ڕۆژنامەنووس وەریگرتووە بەیەکەوە دەیبینی و دەکەین وڵات چەند عایلەیەشین لە کوردستانە هاتوین بۆ تازان وەسقی کوردستان چۆنە بە تایبەتی هاتوین سەر لە ناوم جەنگەڵاین بڕواکەی خەریکە ئاومان لێ بڕێ نانمان لێ بڕێ وەزعمان زۆر خراپە مناڵی تیا 2 مانگە مناڵی شیرە خۆرەمان پێیە عایلەیەکی زۆرین لێرە هیوادارین دەنگمان بکە بە هەموو ڕۆژنامە نووسەکانی ئەوروپا بە تایبەتی ئەڵمانیا شتێکمان بۆ بکەن و کا بە دەنگمانەوە بێن بڕۆین لێرە نەجاتمان بێ لەم قوڕ بەسەری و نەهامەتێ نەجاتمان بێ چەند ڕۆژێەوە لە بیلاڕووسن وەڵی هەمانە 2 مانگە هەیە مانگێکە هەیە 40 شەوە هەیە 50 شەوە دەست خۆش با بچمە لە ئەو خوشکە عەزێر نەبێت تۆ مناڵشتان لەگەڵایە وەزع ئێوە چۆنە لەم جەنگەڵایە وەڵا بەسەمان زۆر خراپە خواردن ئەومان لێ بڕاوە هیوادارین یارمەتیمان بێن بێ بەدەمانەوە ئایدا دەیجان تۆ کاکەگیان وەڵا ئێمەش هیوادارین دەنگمان بگە بە هەرچی لایەنی پەیوەندیدارە هیوادارین بێن بە دەنگمانەوە لێرە خێزانەکان کێشیان چییە زیاتر کێشەمان زۆرە بێخەوین بێنانین کاکە بێ ئاوین ڕقمان بردوۆتەوە مناڵمان هەر پێ خەریکە ئەمرێت تکایە بەهانامانەوە بێ هەمووی مناڵی وردمان پێ کاکە نەخۆشمان پێ کەم ئەنداممان پێ مناڵی نەخۆشمان پێەیە ئەوە تا کاکەگیان وەرە سێریکە ئەوە مناڵی ساوای پێیە ئەوە تا برا ئەمە هەردوو قاچی نییە برا ئەوەتە قاچی ئەوکە نانەخوارەوە بۆدان سەر بیزامەکەی بۆدانە ئەوەتە هەردوو قاچی سەناعەیە برا ئێستا ئێوە لێرە کۆبوونەتەوە ئەتانەوێت چی بکەن ئەمانەوێت دەنگمان بگا بەلایانی پەیوەندیدار ئەمانەوێت بەهانامانەوە بێن ئەمانەوێت کارێکمان بۆ بکەن لێرە ڕزگارمان بێ بەڕاستی ژیانمان نییە بەڕاستی حاڵ و گوزەرانمان زۆر خراپە زۆر خراپە زۆر ساردا ڕێژەشمان زۆر ئەگە تەسویرکەی تەخسەوڕەکەم 3000 2000 کەسە بی دادەیجان ئەی تۆ لێرە ئێوە مناڵتان پێیە هەروەڵا 2 مناڵمان پێیە 2 مناڵمان پێ زۆر ساردە تەحاملی ئەو جەوە ناکەن منداڵەکان هێشتا لەمە قەید ناکە بەس منداڵ تەحاملی ئەو جەوە ناکە بەیشی کە یارمەتیمان بدەن بە زووترین کارمە ئەمڕۆ بەرواری 11 لەسەر سنووری بیلاڕووس پۆڵەندا لە گرۆدنا ئەوەی کە ئەیبینی کە باز لەو لێشاواکرا خەڵکێکی زۆر ئێستا لە ناو دارستانەکان کۆبوونەتەوە چاوەڕێی هاوڕەکانیانەکەن هەمیان کۆ ببنەوە پێکەوە بۆکو لێشایەک ڕووکەنە سەر سنوور و بەرەو سنووری پۆڵەندا بڕن ئەوەی کە ئەیبینی ئەو خەڵکە لێرە هەمووی لە ڕێگای یان ئەوەیە چادریان پێەیە یان خۆیان کوخێکیان دروست کردو لە ژێریامێنەوە عایلەی تایە مناڵی تایە گەنجی تایە لە هەموو شار و چارۆشەکانی هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستانەوە خەڵک لێرێ
خەڵکێکی زۆر زۆر لێرەیە هەر کەس لە جێ خۆ خەریکی جێگا بۆ خۆی دروستەکە تا سەرمای نەبێت بەشێک لەو کەسانەی کە لێرن جلوبەرگیان تەڕ بووە لە ڕێگای ئاگرکردنەوە خۆیان وش دەکەنەوە عنی پۆلیسی بلاڕۆژ نازانێ و خەڵکە لێرەیە زۆربەی ئەوەی کە لەنا ئەو جەنگەڵایە ماونەتەوە هەمویان گەنجن عایلەی تیا مناڵی تیا لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و خەڵک ڕوو لە ئەم جەنگەڵەی سەر سنوورەکات کە نزیکی شوێنەکە پێوترێت گرۆدنە زۆربەی خەڵک گاتۆتە ئێرە سنووری پۆڵەندا لێرەوە زۆر نزیکە وەگە بینن هەر هەمووی خەریکی خوب جێگا و ڕێگای خۆی دروستەکە بۆی شەیە بتوانێت یا گەرم بێتەوە ئێوە خەڵکی شوێن هەڵەبجەی شەید ئەمانەش گەنجی هەڵەبجەی شەیدن حەو ڕۆژە لە مایە حەو ڕۆژە هیچ چیتە سەر سنوور لێی خەڵکێکی زۆر لە ناو جەنگەڵایە هێشتا خەڵکی کەم ماوە بێن ئەمەژی ئەو گروپی کە لەوانەیە بوون خەڵکی هەڵەبجە بووە مەش گروپێکی چەمچەماڵن قسەتان چییە لەسەرەوەی کە هاتوونەتەم جەنگەڵە بۆ لێشاوەکە وەڵای قسەمان ئەوەیە کە هەموو خەڵکی ئینشەڵڵا پشت بەخوای گەورە هەمویان دەرەچن و بەلەش ساغی و پشت بەخوای گەورە ئاگەنە جێ و مەبەستی خۆیان چەند ڕۆژە ئێوە لێرەن چەند ڕۆڵا یەک ڕۆژە یەک ڕۆژە ئەو کاکانە خەڵکی شوێنەوە هەمووتان پێکەوە بوون هیچ لێتان نەوە بۆ سەر چەند جار لێویاوە وەڵام من جارێ لێمیاوە ئەم برادرانش تازات شڕا ناگەڕێنەوە من نانێم لە ناو ئەڵمانیا خۆمانەگەری ئەڵمانی سەرکەوتوو بە قوربانم خەڵکی شوێنەوە خەڵکی ئەو لێرن دەیەوە قسەم بۆ بکەنەوەوانەی چەمچەماڵ و هەڵەبجامیان قسەیان کردێەوە بەس یەک کەستان قسەکە بۆی لێری ئەوەی ناوتۆ لە میسکە لە شارەکانی ترە بابێت تێکوانە ئەوە فرسەتێکە بەخوا هەموو 2 ساعت 3 ساعت ڕێگەیە قاچاقەکان هەموو 7 وەرەقە 8 وەرەقە لە خەڵک وەرەگرێ یعنی گوناعە چەند ڕۆژە لە بلاڕۆسی بەخوای مە تقریبا 8 ڕۆژە بێ لێکوانێ ویزەشمان بەسەر چوو هۆتێلیش نەماوە چەند جار لێویاوە لەسەر سنوور 2 جار لە ڕێگەوانیەوە بەخوا هەمووی درۆیە بەخوا لە مر نیتفاقی پۆلیسی مێ درۆ ئازیەتیانیان پۆلیسی بلاڕۆس پۆلیسی بێلاڕوس نا بەس پۆلیسی پۆڵەنی زۆر ئەشکەنجە شتیان داوی لە کام نقطەتانیاوەکە نقطەی پۆلەنیا ئەوەی لە برێز بوون لەم چەند ڕۆژە لیان درابوو هەنی سەگیان تێبەردرابوو ئەو نەچوەڵاشبەزمای ڕفیق ما ڕۆشتووە چی شتێکی کەتانەیە عنی داواکاریمانەوە بێن بامانە نامانەوە لەم جەنگەڵەوە دڵنیا بە کەس ناڕاتەوە بەڵغانە بە لێکوانە بمرین یانە بمان بن دەی سەرکەوتوو بن سەرکەوتن بۆمانە ئینشاءالله لە دەرەوەی گەنجەکان عیلەکانش لێرە کۆبوونەتەوە ئەوەی کە هاتوونەت وەکو لێشاوێ دروست بۆ لە پاشەوەی قاچاقچی درۆیەکی زۆریان لەگەڵا کردوون پارەیان پێنەماوە وتێلەکان ناتوان بیانگرنە خۆیان مەجبوور ڕویان کردوتە جەنگەڵ و وەکو لێشایەک وا بڕیاوە بڕیارە هەمیان پێکەوە بڕۆن ئەوەش گەنجێکی کەرکووکە خاوەن پێداویستی تایبەتە ئەم گەنجە باوکشی لەگەڵا و عەرەبانەکەی هەڵگردووە لە دواوەیە ئەم گروپە گەنجە یارمەتیان خێریان بنووسێ بالحسب خەڵکە بین ئادانشتەکەی دڵمەتەکەی سڵاتان لەبێت بینەرانی بڕست دەچینەوە بیلاڕوسیا کۆچبەرێکی ترمان لەگەڵ دیارە لەوێ شەبەکە ئینتەرنێتیش باش نییە کاگاریانمان لەگەڵ کاگاریان سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەمان دەگەر باسی دۆخی کۆچبەرانمان بکەی بۆ بکەی لەسەر سنووری بیلاڕوسیا و پۆڵەندا
سپاس بۆ ئەم وەڵی کۆچبەران ئەگەر بڵێن باشە درۆ ئەەکەم بەڵام ئەوەی کە ئەیکێتی ئەوروپا هاتۆتە سەرخەت دڵخۆشێکی بە هەمومان بەخشیوە لە شوێنێکی ئێمە هەڵبەتە سنووری بیلاڕوسمان تێپەڕ کرد هاتی نێرە پۆلیسێکی زۆریان هێناوەتە سەر سنوورەکەەوە بە دەرلەوە ئەمڕۆ نەیان هێش داخڵی پۆڵەندا بین ئەو گەنجانە زۆربیان ویستیان کە تەلەکە ببڕن و بچنەوێ بەڵام تەقییان کرد بە سەرمانایەکی جارێک پۆلیسی و بیلاڕوس بە دەرلەوە پۆلیسی پۆڵەندا ئەمڕۆ گازی فرمێسک ڕێژی زۆری بەکارێناوە یعنی ئەوشی کە لە پێشەوە نەبووە و عیلانش کە لە دواوە دانیشتون هەمویان بەریان کەوتە بوو بەدەر لەوە دوو فڕۆکە لەسەر سەرمان بووە هەتا نیو ساعتێک و ساعتێک لەمەوە پێش یعنی عەزەتێکی زۆر دراوین ئەسڵان ئەوەی کە حسابی بۆ نەکراوە مافی مرۆڤ بووە و پۆڵەندا هیچ حسابێکی بۆ ئێمەوە بۆ مافی مرۆڤ و یاساکانی مافی مرۆڤ نەکردووە ئیترەوەی کە توانی بێتمان کردومانە لەگەڵ دەرەوە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەگەڵ چالاکوانانی کۆمەڵی مەدەنی ناو پۆڵەندا و ناو ئەڵمانیا قسەمان کردو بەردەوام لەسەر هێڵ و لەسەر خەدوین کە ئەوان شتێکمان بۆ بکەن و ئەمڕۆ خۆشبەختانە بیستمان و ئاگامان لێ بوو کە لە ناو پۆڵەندا خۆپشاندانێکی بەرفراوان و گەورە و چرکرا بوو ئەو بوو کە ئەوانەی کە لە ئەڵمانیاش بوون هاتبوونە پۆڵەندا خۆپشاندانیان کردبوو بەڵام جۆکەی ساردە باراناویە هەمومان لە ناو قڕولیتین و خەڵکێکی زۆری لێ یعنی بە تەسەوری من تەسەورەکەم 2500 کەسی لێبێ بەڵێ ئەی چەندیان کوردن ژمارەی کوردەکان لە هەمویان زیاترە لەو بڵێن لەو کە ئێستا لەسەر سنووری پۆڵەندا و بیلاڕوسیان گیان تێنەگەشتم ژمارەی کورد هاوڵاتیانی هەرێمی کوردستان چەندە زۆرە ژمارەیەکی زۆر ئەوان کاگاریان گیان سەبارەت بە ژمارەی هاوڵاتیانی هەرێم ژمارەیەکی زۆر ئەوان خەتەکەم زۆر زۆر داوای لە بردنەکەم لە شوێنە ناو جەنگەڵەکەی کە لەگەڵ خەتەکەم گرفتی بەڵێ سەبارەت بە هاوڵاتیانی هەرێم مەوەسمەوەی کە ژمارەیان زۆرە کە ئێستا لەوێن وە سەبارەت بە خۆراک و ئاو ئەوانەش چۆنە بڵێن ئەو ناوچێ وەڵی لێرە هیچی نییە یعنی ئەوەی کە ئێمە هاتوین کیلۆمەترێک بە پێ هاتوین ئەوەی توانیوێت تەنیا چەندە بە ئاوێکی لەگەڵ خۆی ئەو کەم خواردن زۆریش ئەوە تا ئێستا هیچ هاوکاریەک نەکراوین لە ڕێی خواردنەوە بەدەرەوە خێزانی زۆرمان لەگەڵ منداڵی زۆرمان لەگەڵ ئێستا پێویستیان بە ئاو خۆ هەیەوە نەخۆشمان لەگەڵا پیرمان لەگەڵا ناڵێم خەڵکی بەڵێ کە هاتوونەتە دۆخێکی خراپدان ئەگەر مافەکانی مافی مرۆڤ و ئێمە باوەڕ ناکەم بەم جۆرە بتوانین بەرگە بگرین چونکە زۆربەی لە دۆخێکی خراپدایە یعنی هەیە عیلەیەکی زۆری لەگەڵا تەنیا کەسێکی ینی چی بکە هەر ئەوە نەفریاکە اینجا ئەمڕۆ ئێمەیان هێناوەتە ئەم جەنگەڵە ئێمە هاتوین هەر لە نیوەڕۆ هەتا نزیکی مەغریب تا پێشەوەی تاریک بکە ئێمە هەمووی خەریکی کوخ دروستکردن و خانوو دروستکردن بۆ تا ئەگەر بارانباری لەژێر بارانەکەیان نەخێوین لانیکەم دەی نیم ساعت پێش مەغریب هاتوون شوێنەکەیان گۆڕیوین لەوێشەوە دیسان عەزابێکی ترمان خواردووە هەمووی هاتووە هەرچی کردووە دیکەوە و خانووی کردێتەوە بەڵێ ئەگەر وەکو دوا پەیام شتێک نابێەوە سەبارەت بۆش کە هیچ ڕێکخراوی بڵێن ڕێکخراوی مافی مرۆڤ ئەوانە سەردانی نەکردوون نەخێر تا ئێستا هیچ جۆرە هاوکاریەکمان پێ نەگەشتووە هەرچەند کەناڵەکانی پۆڵەندا کەناڵەکانی بیلاڕوس هاتوونەتە ئێرە ئێمە متەرجممان لەگەڵا هەمان ئینگلیزی لەگەڵیان بەڵام تا ئێستا هیچ نهاتوون بە هانامانەوە بەڵێ سوپاس دەکەم کاک ئاریانواری لە سەرسنووری پۆڵەندا و بیلاڕوسیا لەگەڵ ماوەی سوپاس دەکەم ئەگەر هاوکارانمان دواتر کاک دانیارمان بۆ وەرگرتنەوە مامۆستا پشدر سەبارەت بە بەرپرسیارەتی دەسەڵاتدارانی هەرێم لەم بارودۆخە چییە و ڕەنگە زۆر وڵات قسەیان کردبێ ئێستا ڕێکخراوی نێودوڵەتی ئەوان قسەیان چییە هیچ قسەیەکیان هەیە وەکو پەرلەمان وەکو حکوومەت لە ڕاستیدا دەسەڵاتدارانی هەرێم بەرپرسیارن لە ناڕەحەتەکانی خەڵک یعنی دەسەڵاتدارانی هەرێم قسەی چیان هەبێ یعنی چیما بەسەر ئەم میلەتە بیهێنن یعنی چی لە جارێ ئەم میلەتە چیما بۆ ئەوانی نەکە یعنی لە قوربانیدان لە شۆڕش لە ئەوەی کە
ڕازی بوو خیانەتیان کرد عفوی کردن ئەم دەسەڵاتدارە خیانەتیان کرد عفویان خەڵک عفوی کردن گرێبەسی نەوتیان کرد لەسەر حسابی خەڵک ئابووری سەر بە خۆیان ڕاگەیان لەسەر حسابی خەڵک باجەکەیدا خۆیان لی دەرچوون ڕفراندۆمیان کرد خەڵک باجەکەیدا ئەوان لی دەرچوون هێزی بیانیان هێنا خەڵک باجەکەیدا ئەوان لی دەرچوون لە بەرامبەر ئەوەی کە هیچ شتێک نەماوە ئەم میلەتە بۆ ئەم دەسەڵاتینەکە ئەم دەسەڵاتش هیچ شتێک نەماوە بەسەر ئەم میلەتەی نێنێ یعنی ئەم دەسەڵاتە لەوە زیاتر چی بدەیەوێت چی بەسەر میلەتە بێنێ کەرتی تەندروستی وێران کردووە کەرتی پەروەردە وێران بووە بێکاریەکی زۆر لە نێو گەنجانە هەیە بێ بەرنامەی حکوومەت لە هیچ بۆ چارەسەری کێشەکانی گەنجان هیچ بەرنمەیەکی نییە یعنی هەژاری برسێتی هەڵوەشانەوەی خێزان کۆچکردنی گەنجان بە هەموو ڕێگاکان بە ڕێگەی ئاوی بە ڕێگەی وشکانی بە ئەنواعی ڕێگا زائیدەن یعنی بەڕاستی لە گرانیەکی زۆر سەپاندنی باج بەسەر خەڵکە نەدانی موچە نەبوونی ئاو نەبوونی کارەبا وێرانکردنی کەرتی تەندروستی حکومی پەرەپێدان بە کەرتی تایبەتی تەندروستی یعنی چی ماوە لە وڵاتەیە تاڵانکردن گرێبەستی ناشەفاف نەبوونی یاسای بوجە دانەمەزراندنی گەنجەکانمان یعنی ئێمە وانەبێژەکانمان دوای چەندین ساڵ لە خزمەتکردنی ڕۆڵەکانی ئەم میلەتە بۆ ماوەیەکی زۆر لەسەر شەقامەکان بوون تەنها داوانە دەکرد بە گرێبەست حکوومەتی هەرێمدان بمەزرێنێ کەچی حکوومەت بەدەم داواکاریەکانیانەوە نەهات دامەزراندن نییە لە بەرامبەردا بەرپرسەکان مناڵی بەرپرسەکان حیمایی مناڵی بەرپرسەکان سکرتێری بەرپرسەکان لە ژیانێکی هایلای وادەژین خەڵک ئەمەی پێ قبول ناکرێت کە دەڕوا خەڵک لە دەست ئەمە دەڕوا لەم نائەدالەتە دەڕوا لەم گرنگیدانە بە کۆمەڵێ شاجوان و کۆمەڵێ مۆدێل دەڕوا گرنگیدان بە کۆمەڵشتی تەرفیهی دەڕوا یعنی خەڵک بێئومێدە لە دەسەڵاتی سیاسی یعنی خەڵک لە بەنەوەتونەوە ناوی لە هیچ شوێنێکەوە نایەتەوە مناڵی بەرپرسەکانیش خاوەنی زانکۆی ئەهلی تایبەتن خەڵک لەم نائەدالەتە دەڕوا لەمە ڕادەکە یعنی لەم دۆزەخە ڕادەکە کە یەکێتی و پارتی و گۆڕان ئەم سێ حیزبە بۆ خەڵکیان دروست کردووە بە تایبەتی لەم کابینەیەدا خەڵک لەم حکوم لە بەردەستی ئەم حکوومەت و دەسەڵاتە فاشیلە دەڕوا کە ئێستا ئیدارەی هەرێمی کوردستان دەکات بە هەموو پێوەرێک شکستی هێناوە پێشترم بە کابینەی بانگشتی چاکسازی شەفافیت ئابوووریەکی بەیزی دەکرد ئێستا دۆخەکە لامڕۆکانەوە خراپتر بووە بۆیە خەڵک زیاتر ئێستا دەستی بە کۆچ کردووە دەزانی چییە خەڵک بێئومێد بووە بەراورد بەڕابردوو بێئومێدیەکە لە بەشداری نەکردن لە دەنگدان ڕەنجیدایەوە لە ئەوەی کە هیچ شتێک نامان تەزێنێ هیچ شتێک نامان شڵەژێنێ هیچ شتێک وامان لێ ناکە ڕای گشتی دروست ببێ ئەمە هەموو جۆرێکە لە بێدەنجی کە من هیوادارم بێدەنجی پێش زریان نەبێ چونکە یعنی دۆخەکە لە ئاستێکایە خەڵک بڕوای بەم سیستمی حکومڕانیە نەماوە بەم دەسەڵاتە سیاسی نەماوە ئەرکی ئەم دەسەڵاتە نییە چونکە من پێم چاوەڕێی چاکسازی لەم دەسەڵاتە ناکەم ئوستاز دەزانی خەڵک لە چی بێئومێد بووە لەوە بێئومێد بووە خەڵک دەپرسێ دەڵێ بۆچی بەنەوتی کەرکووک ئەخر سەدام حوسێن بەنەوتی کەرکووک شەڕی ئێران عێراقی دەکرد بەنەوتی کەرکووک هەمان نەوتی کەرکووک لە مانجی 6 2014 تا 16 ئۆکتۆبەری 2017 کەوتە دەست حکوومەتی هەرێم بەنەوتی کەرکووک بەنەوتی کوردستان بەداهاتی برایم خەلیل و حاجی عومەران و پەروێزخان و باشماخ بەداهاتی ناوخۆ بە هاوکاری عێراق بە هاوکاری هاوپەیمانان چارەگە موچەیان داوە کەچی دەڵێن 27 میلیارد دلار قەرزدارین تا کاتێ لەگەڵیان دادەنیشی دەڵێ کاکە 27 میلیارد دلار نەک هەر قەرزدارنی دەبێت 30 میلیارد دلار پاشەکەوتت هەبێ دەڵێت دەیمادام وایەوە کردمان بە 32 میلیارد دلار یعنی ئەم قەرزە وەهمیە کە بەسەر خەڵکیان ناسەپاندووە هەرێمی کوردستانیان هێناوەتە ئاستێک کەس بەخیلی پێ نابە هەرێمی کوردستان لە ڕووی قەرزەوە قەرزداریان کردووە خستویانتە ژێرباری قەرزێکی زۆرەوە کۆمەڵە گرێبەسی ناشەفافی گەورەیان بەسەردا سەپاندووە کە نەک پەرلەمان ئاگادارە نە دەستگا چاودێریەکان نە دەستگای چاودێری دارایی نە دەستەی دەستپاکی ئاگاداری ئەو گرێبەستانە نییە کە بەسەر خەڵکی کوردستان و بەسەر خەڵکی هەرێمی کوردستانە سەپاندویانە قەرزە خەڵکی کوردستان و پەرلەمان و دەستگای چاودێری دارایی و دەستەی دەستپاچی ئاگاداری ئەو قەرزانە نییە ئەو قەرزانە چین بۆچی کراون بەسەر ئەم خەڵکەدا سەپێنراون ئەمانە خەڵکی بێئومێد کردووە تۆ دەڵێ دامەزراندن نییە ئاخر دامەزراندن نییە ئەی بۆ ژمارەی فەرمانبەران کەم ناکە بۆ ژمارەی موچەخۆران کەم ناکە بۆ پارە بۆ موچە کەم ناکە ئێمە داتامان لایە ئامارمان لایە تەنها لە 2012ەوە بۆ 2021 نزیکی 50,000 فەرمانبەر لە هەرێمی کوردستان خانەنشین بووە 55,000 دوو موچە بڕدراوە ئەم ژمارەیەکی زۆری موچەخۆری وەهمی ئاشکرا بووە
ئەمانە هەمووی بردراوە کەچی لە بری ئەوەی پارەی موچە کەم ببێتەوە لە 890 میلیارەوە ببێتە 800 میلیارد زیادی کردو بۆ 903 میلیارد دینار. ئیشکالەکە لەسەر چییە؟ ئیشکالەکە لەسەر دەسەڵاتێکە کە بڕوای بە شەفافیت نییە، دەسەڵاتێکە کە نغرۆ بووە لە گەندەڵی، دەسەڵاتێکە کە بڕوای بە چاکسازی نییە، کە هەنگاوی جدینانێ بۆ چاکسازی. نازانم چاکسازی من چاکسازیم نبینی، ینی چاکسازی ئەوەیە دەستی حزب لە بازار ببڕی، لەم کابینەیە دەستی حزب لە بازار فراوانتر بوو. چاکسازی ئەوەیە بۆڕی نەوتی کوردستان لە کۆمپانیای کار و ڕۆژنەفت وەرگریەوە بیدەوە وەزارەتی سامانە سروشتەکان لەم کابینەیەدا وە خۆی مایەوە. چاکسازی ئەوەیە پارەی نەوت لە بانقی ئەهلیەوە بێنیەوە بانقی حکومی ئێستش دەچێتە ئارتی بانک و دەچێتە بانقی ئەهلی. چاکسازی ئەوەیە بڕیار بدرێ هیچ حزبێک بۆی نییە کۆمپانیای هەبێ ئێستا حزبەکان خاوەنی کۆمپانیای گەورە گەورن. چاکسازی ئەوەیە هیچ بەرپرسێکی سیاسی مافی ئەوەی نەبێت بازرگانی بکە، ئێستا بەرپرسەکان بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاری بازرگانی دەکەن. چاکسازی ئەوەیە یاسای وەبەرهێنان هەموار بکرێتەوە هەموار نەکرایەوە. چاکسازی ئەوەیە و پارانەی براونە دەرەوە بیهێنرێنەوە نەهێنرایەوە. سپاس دەکەم دەکرێم وڵات ماوەستا پشدەر دەچین لای کاک ڕگەز کەمال ڕێخەری ڕێکخراوی هەفتەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ کە بەڕێزیان لە پۆڵەندا بۆ بەڵام ئێستا گەڕاونەتەوە بۆ ئەڵمانیا لە بەرینەوە لەگەڵمانە کاک کێڕگە سوپاس بۆ بەشداریتان. ئێوە کە سەردانی پۆڵەنداتان کرد چیتان بینی و بڵێن ژمارەیەکی زۆر کۆچبەری کورد هەیە لە پۆڵەندا لە کەمدا بێ لە نەخۆشخانەکان بوونیانەوە بێ؟ بێگومان ناوچە بێگومان ماوەی هەفتەیەکە چوومە شارۆچکەی هاینۆکە سەر سنووری پۆڵەندا بیلاڕووسیا دیارە بووە و شارەمە هەڵبژار لەسەر پێشنیاری چالاکوانەکانی پۆڵەندا کە پێیان باش بوو من بچم بۆ ئەوەی لەبەرەوەی زۆرینەی کۆچبەرانی کورد لەوێ و لەو دەواازەیە و داخلی پۆڵەندا لە سنووری بیلاڕووسیاوە کە دێن و لەوێ چەند نەخۆشخانەیەکی لێە ژمارەیەک لەو ژن و منداڵانەی کە لە ڕێگەوە بەهۆی ئەوەی کە ماوەی زیاتر لە هەفتەیەک یان چەند ڕۆژێک لە جەنگەڵەکانی بیلاڕووسیا پۆڵەندا دەبێنەوە نەخۆش دەکەون منداڵان ژنان کە باری تەندروستیان ناجێگیر دەبێ سەربازانی پۆڵەندا داهێنن بۆ نەخۆشخانەکان لەوێ کێشەیەک دروست دەبێ ئەوەیە کە سەربازانی پۆڵەندا کاتێک ئەو ژن و منداڵانە جا دەکەنەوە کاتێک نەخۆشن و داهێنن بۆ نەخۆشخانەکان حساب بۆ ئەو ناکەن کە ئەوانە هاوسەریان لەگەڵە داکیان لەگەڵە یەکێک لە خانەوەدەکانیان لەگەڵە ڕاستەخۆ دان دەڕێنن. ئەگەر لەسەر سیمەکەەوە زۆر نزیک بوون ئەوە ڕاستەخۆ دایانگوازنەوە دانێرنەوە کە لێرە یاساکان پێ دەڵێن پوشبار بەپێی یاسای پوشبارەکان دەیگەڕێنەوە بۆ سنووری بیلاڕووسیا بەڵام ژن و منداڵەکە دەهێنە ناو پۆڵەندا. ئێستا حاڵەتی وامان هەیە حالیان لە نەخۆشخانەی هاینۆکە ئافرەتمان هەیە خەڵکی زاخۆ بەتەنیا بەبێ کە سوکار بەبێ منداڵ بەبێ هاوسەرەکەی بەتەنیا ماوەتەوە بەبێ کەس بناسێت و منیش لە ڕێگەی دکتۆرێکەوە دۆزیمەوە دکتۆرێکی پۆڵەندی پێگوتم کە ئافرەتێکی کورتە لەو شێوەیە و چەندین حاڵەتی وامان هەیە ئافرەتی دیکە هەیە نزیکەی 13 ڕۆژ 14 ڕۆژە لە نەخۆشخانەکانم بەبێ ئەوەی هیچ پەیوەندیی هەیە لەگەڵ هاوژینەکەی کە لە یەکتری زاکردنەوە بەشێک لەوانە کە هاوژینەکانن لە سەربازگەکان لە لەو پێی دەڵێن دیتێنشن سنتەرەوە تا ئەو شوێنان وەکو بەندیخانەیەک وان بەڵام سەربازین بەندیخانەیەکی پۆلیسی مەدەنینین. ئەوەی کە ئەرکی ئێمە لەگە گروپی گرانتە گروپی سەرحدودی پێ دەڵێنەوە گروپی سنووری بە بریتە لە ژمارەیەک چالاکوان ڕۆژنامەی پۆڵەندی کە بەردەوام ئێمە هاوکاری جلوبەرێک خواردن دەگەێنین بە ئەو کۆچبەرانی کە پێویستیان پێ چزای لە جەنگەڵەکان بێ یاخود لە نەخۆشخانەکان و هەروەها ئەوانە دەدۆزینەوە و هەروەها ژمارەمان هەیە کە لە ڕێگەی وەسەپ بۆ تایبەت بۆ حاڵەتانی کە نادیارن بۆ نمونە خۆتان دەزان ژمارەی کۆچبەر لە ماوەی ڕابردوو کە ژمارەیان دەکاتە زیاتر بۆ 11 کەس جانی لەدەستداوە بەڵام ژمارەیەکی زۆر هەتا ئێستا نادیارن نازانی لە شوێن لە سنووری بیلاڕووسیا لە سنووری پۆڵەندا لە جەنگەڵەکاندا ماونەتەوە چیان بەسەر هاتووە و ژمارەیەکی دیکە کە لە بەندیخانەکان لە سەربازگەکانی پۆڵەندا دەست بەسەرن ئەوانە بە هەمان شێوە هیچ پەیوەندی شانێت چووکە مۆبایل و سیمکار لیان قەدەغە دەکرێت بە هیچ شێوەیەک ڕێگان پێ نادرێت پەیوەندی کەم بە کەسوکاریانەوە ئەوانەی کە ئێمە دۆزیمانەوە لە نەخۆشخانەکان لە ڕێگەی ئێمەوە دەتوانین مۆبایلەکانمان بۆ بردوون مەسەن کە قسە بکەن لەگە کەسوکاران هەیان بوو 20 ڕۆژ بوو پەیوەندی پسترا بوو لەگە کوردستان کە کەسوکارەکەی خەریب وە پرسێ بۆ دابنێن کە بێئەمەر بوونە لەوەی لە شوێ بەڵام
ئێمە دۆزیمانەوە لە ناو نەخۆشخانەکان کە شتێکی زۆر ناخۆشێکە حەکیمیەوەیە کە گەڕان بە دوای کوتبەراندا زۆر ئاستەمە زۆر قورسە لەبەرەوەی تۆ کاتێک دەستی نەخۆشخانەیەک دەپرسی ئەو کەسە کە هەتا ئەگەر پاسپۆرتیشت پێ بێ ناوەکەیشی وە خۆی دەڵێ پاسپۆرتەکەشان پیشان دەدەی بە ئەوان نازان چونکە زۆر کەسان کە دێ بەبێ دۆکیومنت هاتون پۆلیس لەسەر سنوور سەربازی پۆڵەندا دۆکیومنتەکانی لێوەگرتون هیچیان پێ نییە بەشێکان مەسەلەن نەخوێندەوارە نازانە ناوی خۆی بەشێک بنووسیان بێ لاتینی بە ئینگلیزی تیان بگەنەوە زمان نازانن یەکێک لە هەرە کێشە گەورەکانەوە بوو کە کوردانی خۆمان باشووری کوردستان سۆرانی بادینی کە تەرجمانێکی لێ نەبوو کە بتوانێت هاوکاریان کات بۆیە ئێمە لەوێ ئەو شوێنەوە لەسەر پێشنیاری چالاکوانەکانی پۆڵەندا هاینۆفکەمان هەڵبژاردوو چینە لایەن دیارە لەوێ کۆگایەکیشەیە کە جلوبەرگ و خواردەمەنی تێدا کۆ دەکرێتەوە لەلایەن ڕێکخراوەکانی لەلایەن خەڵکی پۆڵەندیەوە ڕۆژانە دەمانگەیاند بە ئەو کەسانی کە پێویستیانە پێ لە نەخۆشخانەکان کە داوایان دەکرد لە جلوبەرگ خۆتان دەزانن کە بە جەنگڵەکاندا هاتوون ئەوانە با تەندروستان زۆر تێس وەروا جلوبەرگەکانیشان هەمووی دڕابوو گەنجە بوو تەنها یەکی شێتی لە بەرماوە کە خۆتان زانن چەند سەرمایەکە کە زۆر جار بۆ ناقیس 12 نزل لێبێتەوە بە تایبەتی لە شەواندا ئەوەی ئەوانەی بینیمانەوە بۆ ڕستەبارەت بەوەی ئەو ڕۆژ لێشاوەکە کە بەرەبەیانی دەستی پێکرد ڕاستیدا سەرەتا کە دەستیان پێکرد سەربازانی بیلاڕوسیا زۆر توون بوون و تەقەی هەواییان کرد بەسەر کۆچبەراندا و ژمارەیەکی زۆری سەربازیان هێنا بەڵام سەرکەوتو نەبوون و ئەوان بەردەوام بوون کۆچبەران لە ڕۆشتنیان بۆیە 2000 بەناو جەنگەڵەکاندا خۆیان سەربازانی بیلاڕوس هاوکار بوون یارمەتیاندان هەتا پێشڕەویان بۆ کردن کە چۆن سیمەکە ببڕونیە هاوکاریان کردن بەڵام ئێستا دوای ئەوەی کە چون ناوچەی زۆنی محەڕەمە و ڕێزۆن کە لە بینی هەردوو وڵاتە ئێستا کە گەیشتونەتە سەر سیمەکە پۆڵەندا ناتوانن بگەڕنەوە جارێکتر بۆ بیلاڕوسیا سەربازانی بیلاڕوسیا بە هیچ شێک ئێوە بۆتانیە بگەڕنەوە قاتی بیلاڕوسیا بۆیە ئێستا لەو سنوورە ماونەتنەوە و ئەوانیش دەڵێن بەردەوام دەبین و دەمێنینەوە تاوەکو یەکێتی ئەوروپا وڵاتی پۆڵەندا سنوورەکانمان بۆ دەکاتەوە سەبارەت بەوەی کە دۆخەکە چی بەسەر ڕنگدانەوەی هەبووە لە میدیا بڵێن جیهانیەکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ پێ دوایە دەرگاکە بکەنەوە بۆ کۆچبەرەکان ڕنگدانەوەی هەبووە بێگومان لەگەڵ ڕێکخراوەجیانەکان پەیوەندیمان لەگەڵ ڕۆژنامەمان چالاکوانی پۆڵەندا پەیوەندیمان هەیە کە داوایان لە پەنابەران کوردەکان ئەوەیە کە تەمان ئێستا ژمارەیان بۆ 3000 کەس بەرز بۆتەوە وەستاسبی بۆی هێ بکەن بە 4000 پەنابەر کە بەردەوام پەنابەر لە ڕێگای ئێستاش پەنابەر لە ڕێگەی ناو جەنگەڵەکان دەیەوێت خۆی بگەێنێتە ناو ئەو لێشاوە کە ژمارەیان نزیکەی 3000 کە لەو 3000 زیاتر لە 2500 کووردە بۆی هەیە سبینێ بگاتە سەر 3000 کەس تەواویان ئەوانە کۆچبەری کوردن و کۆچبەری دیکەشان هەیە تاکتاک لە وڵاتانی دیکەوە بەڵام زۆرینە کۆچبەری کوردن بێگومان دەنگدانەوەیەکی زۆری هەبوو یەکێتی ئەوروپا پاڵپشتی پەنابەرندەکە و داوا لە حکوومەتی پۆڵەندا دەکات کە لێگەڕێت کە چالاکوانان ڕێکخراوەکە مرۆیەکان ڕێکخراوەکانی مافی خۆیان بگەێنە سەر سنوورەکان و پێداویستی جلوبەرگی تایبەت بە پەنابەران وهروەها بگەێنن وهروەها ڕێگا بکاتەوە بە یەکجاری بۆ پەنابەرەکان بەڵام حکومەتی پۆڵەندا ڕاستی تا ئێستا تووندا لەسەر ئەوەی کە ئەو دەیوێت خۆی بسەلمێنێت کە ئەو بەتەنیا دەتوانێت سنوورەکانی خۆی بپارێزێت بۆیە هێشتا بڕیاری نەداوە سنوورەکان دەکاتەوە بەڵام کۆچبەرەکان سوورن لەسەر ئەوەی بمێنەوە لێ و ئەوەی کە بە من گوتراوە لە ناوەندە زیانەکانەوە دەڵێن لە چەند ڕۆژی داهاتووی کۆچبەران بەهێمی بە ئارامی بن و ئاژاوە شەڕەکەن لەگە سەربازەکان ئەوە بە دڵنیاییەوە ئێمە دەرچێت دەدۆزینەوە کە چۆن ئەو کێشەی حەکەین هەتا یەکێتی ئەوروپا داوا دەکات کە سنوورەکانی پۆڵەندا بە هاوبەشی لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا بەڕێوە ببرێت بەڵام تا ئێستا پۆڵەندا نهاتۆ ئەو ژێرباری ئەوە و گەاندنی جلوبەرگ و خواردن بێگومان هەتا ئێستا قورسە بۆ سەر سیمەکان لای سیمەکە چونکە خۆتان دەزان ئێستا نەگەیشتنەوە ئەو دیویستیمەکە و هەروە هێشتا ئەو کۆچبەران لەبەرەوەی بەیانی ئەمڕۆ بڕێکەوتون هێشتا خواردنیان پێە زۆر ماندوو نەبوون چکەوانە بە
پاس و سیارە لە شاری میسکەوە هاتونە نزیک بانزیخانەیەک هەتا ئەوێ بە سیارە و پاس هاتون تقریبا هەر 2 ساعت 3 ساعت پێ بەڵێکەوتن بۆیە هێشتا ئەندەمادوو نەبوونە بەڵام بێگومان ئەو شەو سەرمایەکی زۆر هەیە مخۆم لێ بە 2 باڵتۆ بڕاستی نزیک لە سنوورەکە بوومە هەر زۆر سەرما بچکە بەڕاستی سەرمای بیلاڕوسیا و سنوورەکانی پۆڵەندا سەرمایەکی بەڕادەبەدرە کە بۆ جەستەی کورد باش و لەوانێمە لەگەڵی ڕانەهات بین بۆیە بڕاستی ئەگەر لە چەند ڕۆژی داهاتوو بە خێرایی چێتی ئەوروپا خار لەسەر پۆڵەندا نەکا ئەوە بە دڵنیاییەوە کۆچبەران شەکەر دەبن ماندوو دەبن لەوانەیە چیتر تەحمل نەکەن برسیان دەبێت ئاویان لێ دەبڕێەوە شوێنەکە ئەوەیە کە ئاوی لێ نییە بەڵام ئەوەی باشە کە ئەو ناچی ئەوان هەڵیان ژاردو لە تەنها لە دیوی بیلاڕوس لە جەنگەڵ بوو ئەو شوێنەوان هەڵیان ژاردو لە دیوی پۆڵەندا تەنها دەشتە جەنگەڵ نییە بەڵێ کاک ڕگەز وەکو دواوتە گەر بە کورد شتێکت مابێ حکوومەت هێرم هیچ بۆ کۆچبەران دەکات زۆر بە کورتی کەمتر لە دەخەیە سەبار بە حکوومەتی هێرم بەڵێ بە کەمتر لە دەخەیەک سوپاس دەکەم لە ڕاستی حکوومەتی هەرێم هیچ هاوکاریەکی کۆچبەرانی نەکردو تەنانەت قسەی ناشرین دەکات بە کۆچبەران لای حکوومەتی پۆڵەندا لە چالاکوانی پۆڵەندا بە شتێک ناویان دەبات پێی گوتونە کریزی ڕاستەخۆ بە منیان گوتیان ئەوە نوێنەری حکوومەتی هەرێم تاکەی بوو بێ قسەی بە کۆچبەران گوتەوە خۆشی ڕاستەخۆ لە کەناڵی ڕوودا و کەناڵێکی کوردی قسەی کرد کە چۆن هێرشی کردە سەرگەنجان و قسەی بە کۆچبەرەکان گوت لە کاتێکدا کەم ئێمە لەگەڵ گەنجانی پۆڵەندا لەگەڵ ڕێکخراوەکانی پۆڵەندا خەریکی کۆکردنەوەی هاوکاری حکوومەتی هەرێم تا ئێستا بەدەنگ برنجێک هاوکاری ئێمە نەکردووە حتا ئێستا تەلەفۆنێکی نەکردو تەنها یەک جار گوتێتی وەرجێرتان دەوێیان ئەویشی دابین نەکردو خۆم وەرجێڕەکەم بۆ کردوون لێوێ چەند ڕۆژە لێوم بۆ ئێستاش کە دەگەڕێمەوە بەلجیکا لە چەند ڕۆژی داهاتوو دیسانەوە دەوام دەکەنەوە ئێستاش بە تەلەفۆن کاک حەکیم لەبەرەوەی تەرجمانی لێ نییە حکوومەتی هەرێم ناچێت بە ئەو نەخۆشخانانە کەسێکی نانێرێت بە تەلەفۆن لەناو قیتار بوومە کاک حەکیم بە تەرجمانم کردووە بۆوان بۆ دکتۆرەکان کە نەخۆشەکانیان چ بۆ ئەو ژنانە دەگرین لە دووری هاوسەرەکانە لە دووری دایک و خانەوادەکانیان نوێنەری حکوومەتی هەرێم هیچی نەکردو بۆ کۆچبەرانە سپاس دەکەم کاک ڕگەز سپاس دەکەم کە بەڕێزت لەگەڵمان بووی لە بەرلینەوە دیارە ئەمڕۆ هەر بەڕێز لە پۆڵەندا بووی سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوونت ماوەستە پشت بکەم و لە بەڕێزت ئێستا ئێمە جگە لە کێشی بڵێن گەندەڵی و نەبوونی نان کێشەی ئازادی شاتۆتە سەر بۆی خەڵک کۆچ بکە بە دڵنیاییەوە مەسلەی ئازادی مەسلەیەکی کورد خەباتێکی گەورەی بۆ ئازادی کردووە یعنی سەرباری ئەوەی کە هەلی کار نییە سەرباری ئەوەی کە گەندەڵی هەیە سەرباری ئەوەی ژیانی کوڕە بەرپرس و بەرپرسەکان لە ژیانی ئاسایی خەڵک وەک ژیانی ئاسایی خەڵک نییە سەرباری ئەوەی کەرتی تەندروستی دراوە بە کۆمپانیای حزبی سەرباری ئەوەی کەرتی پەروەردە ڕۆژ بە ڕۆژ دادەتە پێ سەرباری ئەوەی کەرتی کشتتوکاڵ پشت بە دەرەوە دەبەستێ سەرباری ئەوەی کارگەی نەکراوەتەوە هەلی کار دابین نەکراوە شوقە و شوێنی نیشتەجێبوون بۆ گەنجەکان دابین نەکراوە سەرباری ئەوەی هاوڵاتی هەرێمی کوردستان خۆی بە هاوڵاتی پلە دووش نازانێت لە عێراقا سەرباری هەموو ئەمانە مەسلەی ئازادی مەسلەی دەستگیرکردنی چالاکوانان و ڕۆژنامەنووسان بەڕاستی بۆتە عیبەیەکی گەورە نەک بۆتە عیبەیەکی گەورە بۆتە جێگەی دڵەڕاوکێ لە لای ڕێخنەگران و ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان یعنی بەڕاستی نابێ حکوومەتی هێرم چیتر وەکو دوژمن سەیری ڕێخنەگران و ڕۆژنامەنووسان بکە یعنی ئەمانە خەڵکە دڵسۆزەکەن چەند ساڵە هاوار دەکەن دەڵێن گەندەڵیش بۆتە شێرپەنجە هەموو جەستەی کۆمەلگای کوردی گرتەوە فەرمو ئێستا خۆیان دانی پێدادەنێن و قانونی ئیسلاحی بۆ دەردەکەن فەرمو ئێستا خۆیان مەحاوەلەی بۆ دەکەن چاکیکەن و چاکی ناکەن فەرمو ئێستا باشترین زەویەکانی شارەوانی لەسەر کۆمپانیەکانی حزب تاپۆکرا فەرمو ئێستا گەندەڵێکی گەورە لە موچە خۆرا هەیە فەرمو ئێستا ناتوانن شەفاف بن فەرمو ئێستا ناتوانن قانونی بوجە ئامادەکەن فەرمو ئێستا ناتوانن بەبێ بەغدا یان نایانەوێ بەبێ بەغدا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدەن یعنی هەرێمی کوردستانیان لە هەموو بوارێکا داتەپاندووە
يعني هەندێ شت هەیە لە چەند ساڵی ڕابردوودا بەڕاستی شتی بەسیط بوون بەڵام حکوومەتی هەرێم نەیکرد یعنی چی تێدا بوو ئەگەر حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغدا ڕێکەوتنی کردبایە بۆی بانقەکانی عێراق لە هەرێمی کوردستانە بکرابانایەوە بۆی ئەلێرش هاوڵاتیان و فەرمانبەران و کاسبکاران بیان توانی با وەک پارێزگاکانی تری عێراق پێشینەی خانوبەرە و هاوسەرگیری و قەرزی پیشەسازی و کشتتوکاڵی و هێنان لە بانقەکانی عێراق وەربگرن دەیدوو ئەندامی پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی نوێنەران ئەحمەدی حاج ڕەشید و کاک سەرکەوت شەمسەدین و ئەحمەدی حاج ڕەشید هەموو هەوڵێکیاندا بۆی بانقەکانی عێراق فەرعەکانیان لە سلێمانی لانی کەم لە سلێمانی ئەوان محاولیان بۆ سلێمانی کرد بکاتەوە بۆی گەنجانی ئێمە بتوانن پارە لەو بانقانە وەرگرن و هەلی کاریان بۆ خۆیان پێدا بکەن حکوومەتی هێرەمیش نهاتە پێشەوە و بەهۆیەوە یعنی نەتواندرا ئەو بەرنامەی کە هەبوو بۆ کەمکردنەوەی ڕێژەی بێکاری بۆ زیادکردنی هەلی کار دەستەبەر ببێ لە ڕاستیدا یعنی من پێم وایە دەبێ ئەرکی هەموو لایەنێکە ئەرکی بەرپرسیارەتی سەرشانی هەموو لایەکە بە تایبەتی هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی لە چوارچەوەی بەرەیەکی ڕاستەقینەدا چونکە ئاسۆی ئەوە دەرکەوتۆ کە ئەم کۆمەلگایە بەم دەسەڵاتە بەم سیستمی حکومڕانە بەم حیزبانە ڕازی نییە دوا ئینتیخابات بکەینە پێوەەر 22% دەنگدەرانی کوردستان دەنجیان بە یەکێتی و پارتی داوە خەڵک بکەینە پێوەەر ژمارەی دانیشتوانی هەرێم دابەشی ژمارەی دەنگەکانی یەکێتی و پارتی و حزبی گۆڕان بکەین دەبینین کە کەمتر لە سەدا 15 نزیک بە لە سەدا 15 خەڵکی کوردستان لەگەڵ ئەم سێ حزبەیە کە ئێستا حاکم و حکومڕانی هەرێمی کوردستانن کەواتە ئەم دەسەڵاتی ئێستا دەمێ ئەوە تەواوکەم ئەم دەسەڵاتی ئێستا لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێکە بەپێی دوا ئینتیخاباتی مەجلیسی نوابی عێراقی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی دەسەڵاتێکە خەڵکی کوردستان ئەم دەسەڵاتی بەجێ هێشتووە ئەم دەسەڵاتە نوێنەرایەتی زۆرینەی خەڵکی کوردستان ناکە نوێنەرایەتی کەمینەیەکی کەم دەکات لەبەرەوە دەبێت لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی خۆیان بۆ قۆناغی داهاتوو ئامادەکەن خۆیان بۆ ئاڵوگۆڕی دەسەڵات ئامادەکەن خۆیان بۆ دروستکردنی فشار ئامادەکەن چونکە ناکرێ ینی لە کۆمەلگایەکە لە سەدا هەفتای دەنگدەرەکانی بایکۆتکە لە سەدا 30 بەشداریکە لە سەدا 3کەش دەنگ نەدا بە حیزبە دەسەڵاتدارەکان بەڵام ئەم دەسەڵاتە هەروەک خۆی بمێنێتەوە من پێم وایە دەبێت لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بەرەیەکی سیاسی فراوان دروستکەن بە خێرایی لە چوارچێوەی کارنامەیەکی نیشتیمانی بۆ ڕزگاری نیشتیمانی بۆ پاراستنی ئەو دەستکەوتانەی ماون بۆ نەفەوتانی ئەو دەستکەوتانەی ماون بۆ لە ناونەچوونی ئەو دەستکەوتانەی ماون دەبێت خۆیان بۆ گۆڕانکاری ئامادە بکەن خۆیان ئامادەکەن لە هەرێمی کوردستان ئاڵوگۆڕی دەسەڵات بێتە گۆڕێ دەسەڵات لەم حیزبانە وەرگن کە کەمینن یعنی بەڕاستی ناکرێ حیزبە سیاسەکانی ئێمە لە سەدا 15 دەنگدەرانەوە چیتر گرێبەستی نەوتی بکەن و قەرزبی وەرمی بێنە سەر خەڵک ناکرێ حیزبە سیاسەکانی ئێمە بە 15% دەنگدەرانی کوردستان چیتر بەردەوام بن لە تاپۆکردنی زەویە باشەکانی ئەم وڵاتە و لە هێنانی کۆمپانیای بیانی و لە ڕێکەوتن لەگەڵ وڵاتان و لە کۆمەڵێ شت دەبێ بزانن کە خەڵکی کوردستان ئەم شەرعێتی لەم دەسەڵاتە وەرگرتۆتەوە ئەم دەسەڵاتە و شەرعێتی جارانی نەماوەوە سپاس دەکەم کاک محەممەد ڕسوول کۆچبەرێکی ترە لەسەر سنووری بیلاڕوسیا و پۆڵەندا لەگەڵمانە کاک محەممەد سڵاوت لێبێ ئێستا بارودۆخەکە چۆنە باردۆخی کۆچبەران لەسەر سنوورەکان و کەشوەوە زۆر سارد نییە کاک محەممەد بەڵێ بەڵێ کاک محەممەد بەڵێ کاک محەممەد دەنگەکەت باش نایە ئێستا خۆمان پەیوەندیت پێوە دەکەینەوە بەدەنگ قسەمان بۆ بکەی سوپاس دەکەین ئەگەر لە ڕێگەی وەتسەپەوە قسەمان بۆ بکەیت کاک محەممەد کاک محەممەد بەڵێ کاک محەممەد ئەگەر مامۆستا وەکو چارەسەر چێکرد کاک محەممەدیش هاتەوە سەرخەت قسەی لەگەڵا بکەین بە زۆکو چارەسەر چێ بۆ باردۆخی ئێستا ڕێگریەکان
وام دەسەڵاتە خۆی دەکرێت ببێتە چارەسەر بەدیدی من ئەم دەسەڵاتە هەناسەی ئەوەی تێدا نەماوە باسی چارەسەر و ئیسلاح شتی لەگەڵ بکرێ بە قەناعەتی من دەبێت فشار بکرێ بۆی هەڵبژارنێکی نەزیهی پاک لەژێر سەرپەرشتی نەتەوەی گرتوەکان دوور لە تەزویر دوور لە ساختەکاری دوور لە هێزی سەربازی دوور لە هەژمونی سەربازی لە هەرێمی کوردستانە بکرێت کاک مامۆستا پشدەر کاک محەممەد لە ڕێگەوە سەپە و لەگەڵمانە کاک محەممەد ئێستا بارودۆخەکەت چۆنە و باردۆخی کۆچبەران چۆنە وڵای ئێستا حالیان لەسەر سنووری پۆڵەندا ئەوەکە زۆر سارد عافیکی زۆرمان لەگەڵم پێدا کەش و زۆر بەڵێ ئەی خواردن و شتان بۆ هاتوو هیچ خواردن و بڵێن ئەو ئەوانە هەیە یاخود خەڵک خۆی ئەمڕۆ خواردنەوەوانەی بردووە نەخێرە تاکو ئێستا هیچ ڕێکخراوێکی هیچ کەسێک هاوکاری نەکردوین لە ڕێی خواردن و ئاو ئەوشتانەوە بەڵام خەڵکەکە بۆ خۆی شتێکی ئاو پێ خواردنیشی کەمێک پێ بەڵام ئەگەر بێت و زیاتر لە 2 ڕۆژ 3 ڕۆژ بمێنینەوە بە دڵنیاییەوە بێ خواردن دەمێنینەوە بەڵێ ئەی کاک محەممەد خەڵکی زۆری باشووری کوردستانی لێیە کە بەڕێز خەڵکی پشدەریش زۆر لەوێ زیاتر خەڵکی پشدەر و ڕانیەیە دەڕین پشکی شێری بەرکردووە لەو لێ شاوی کۆچبەرە بەڵێ بۆچی لەبەر چیەوە بڵێن کۆستان کردووی شوکار نییە چیەوە کارەکەی ئازادی نییە هەری کار نییە بڵێن وڵا ئەمە لە مەسەلە ئازادیەکە کە ئەمە لە کوردستان بووین لە خۆمان مرتاح نەبووین شەحنی شەو ڕۆژنامەی مەسیجمان بۆ داتەڕەشە و ئەوان لێ دەکرین ناچار بوون وڵات جێبێڵین بەڵێ ئەی چاوەڕێ چین چاوەڕێن ئەوەی کە بەیانیش دووبارە کۆ ببنەوە سنوورەکان ببڕن چاوەڕێی چین بڵێن ژمارەشیان چەندە بە گشتیەوانەی کە ئێستا لەو سەر سنوورە بەڵێ وڵای چاوەڕێەوەی یەکێتی ئەوروپا دەرگای سنوورەکان کاتەوە و سنووری پۆڵۆنە جێبێڵین بەڵێ تقریباً ژمارەی کۆچبەرانی زیاتر 3000 کۆچبەرە ئەوەی ئێستا لەسەر سنوورە بەڵێ بڵێن ژن و مناڵ و خەڵکی پیریشتان لەگەڵە زۆر لەگەڵە باوەڕکە مناڵ 1 ساڵەمان لەگەڵ مناڵی 5 لەگەڵە بەڵێ سوپاس دەکەین کاک محەممەد بە هیوای سەلامەتی بۆ هەمووتان زۆر سوپاس دەکەین کە لەسەر سنووری بیلاروسیەوە لەگەڵمان بووی مامۆستا کاتم نەماوە بەزەوکو دواوتە ئەگەر شتێکت ماوێ سوپاس دەکەم بەدیدی من پێش ئەوەی دەستکەوتەکان بە تەواوەتی لە دەست دەرچن چونکە دەستکەوتەکان بەرهەمی خوێن و فرمێسک و قوربانیدانی گەلەکەمانە دەبێ هەموو لایەنە سیاسیەکان بەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان پێش لایەنە دەسەڵاتدارەکان چونکەم پێم وانە دەسەڵاتی سیاسی بتوانێت چاکسازی بکات لە هەرێمی کوردستانە دەبێت بیر لەو چارەسەری دۆخی ئابووری و سیاسی و ئازادی ڕادەربڕینی ئازادی کاری سیاسی ئازادی کاری میدیایی لە هەرێمی کوردستان بکرێتەوە ئەگەرنا دۆخەکە بەرەو خراپە سوپاس بۆ بەڕست پێدەپاڵکردن سەر ڕۆژنامۆز دەسوودەی سەرکی لەگەڵمان بەروا و کۆچبەرانەی کە لەگەڵمان بووی لەگەڵمان بوون هەروە کاک کێرەگەس کەمال ڕێخەری ڕێکخراوی حەبدەی شوبات کەویش لە ئەڵمانیاوە لەگەڵمان سوپاس بۆ بینێرانی بەرە سوپاس بۆ هاوکاران خواتان